لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 385 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستە ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولأضلنهم ولأمنينهم ولآمرنهم فليبتكن آذان الأنعام ولآمرنهم فليغيرن خلق الله ومن يتخذ الشيطان وليا من دون الله فقد خسر خسرانا مبينا. بەڕە خۆشەویستان، وەکو لەوانەیە ڕابردووش لە خزمەت ئەواتەدا بووین، دیارە ئەوە وعدەی شەیتانە کەوا وعدەیدا و سوێندی لەسەر خواردێ لە کاتێک کە خوای گەورە لەعنەتی لێکرد لە نەتیجەی ئەوەی کەوا فەرمانی خوای گەورەی جێبەجێ نەکرد، پاشان داوای مهلەت لە خوای گەورە دەکاتەوە تەمەنێکی درێژی هەبی خوای گەورەش مهلەتی پێدا هەتاوەکو إلى ميقات اليوم المعلوم هەتا وەکو کاتێکی دیاری کراو دیار لەگەر نەفخی سوورە یاخود لە پێش ئەوە. بە هەر حاڵ ئیتر ئەویشیان وعدە دەدا بۆی کەوا بەشێکی دیاری کراو لەنەوەی ئادەم گومڕا بکاتن. ئەوجا فەرمووی کە خوای گەورە لۆمان دەجێڕێتەوە دەفەرمی و کە شەیتان دەڵێ وەلەئوضیلەنەهم واتە گومڕایان دەکەم لە هیدایەت دووریان دەخەمەوە وەلەئومەنیەنەهم بۆی کەوا تووشی هیوا و ئاواتی دوور و درێژیان دەکەم بە تەمەنی درێژ و هەروەها مەغفیرەتی خوا و بەو شتانە وایان لێ دەکەم ئاگایان لە کردەوەی چاک نەمێنێ و هیوا ئاواتیان زۆر بی. وەلەئامرەنەهم فەلەیوبەتیکونە ئاذان ئەنعام و فەرمانیان پێ دەکەم بۆی کەوا گوێی ئەنعام و مەڕ و ماڵات و حشتر و ڕەشە وڵاخ ببڕنەوە کەوە گوتمان لە جاهیلیەت تقربا إلى أصنامهم وكن نزیک بوونەوەیەک لە بەت و سەنەمەکان کە دەیان پەرست دوایان دەکرد ئیتر هەر کەسێک وا بکە بە تەئکید ئەوە تووشی کوفر دەبی و گۆتیشمان کە زانایان دەفەرمون ئەگەر بەبێ ئەو سەبەبەش بەبێ ئەو نیەتە ژۆ بکە هەر گوێ شەخکردن و گوێبڕینی حەیوان جائز نییە بە دەلیلی ئەوەش کەوا لە بۆ قوربانیش ناچێ. وەلەئامرەنەهم فەلەیغەیڕونە خەلق الله و هەروەها لە درێژەی قسەکانی شەیتاندا دەڵێ وەلەئامرەنەهم فەرمانیان پێ دەکەم بە تەئکید و بە تەوکیدی قەسەمی بەلامی تەوکیدی قەسەمی بە نوونی تەوکید فەرمانیان پێ دەکەم کەوا خەڵقی خوا بگۆڕن. دیارە گوتمان تەغییری خەڵقی خوا زۆرێک لە زانایان دەفەرمووەتە تەغییری دینی خوا ئەو ئاتەی سوورەتی ئەڕۆم دەینەوە کە خوای گەورە دەفەرمی فەئەقیم وەجهەکە للدینی حەنیفە واتە ڕوود لەو دینە بکە بە حەنیفی و بە هیچ شێوەیەک مەیلی لێ مەکە و تەواو ڕوود تێ بکە. فأقم وجهك للدين فطرة الله التي فطر الناس عليها. خوای گەورە ئەوها خەڵکی لەسەر ئەو فیترەتە دروست کردێ لەسەر فیترەتی خواناسی و بە تاکپەرستنی خوا خەڵقیانی کردێ. فطرة الله التي فطر الناس لا تبديل لخلق الله. ئیتر وەکو زانان دەفەرمون لێردا لا تبديل لخلق الله ئەگەر چی جملەکە خەبەریە بەڵام ئینشائیەة المعنى واتە لا تبدل خلق الله مەیگۆڕن خەڵقی خوا. خوای گەورە ئەو ئینسانە خەڵق کردێ لەسەر فیترەتی خواناسی و خواپەرستی مەیگۆڕن. ئیتر گۆڕینی ئەو فیترەتە واتە گۆڕینی ئەو دینی خوایی کە خوای گەورە ئینسانەکانی لەسەر خەڵق کردێ. حەدیثەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەوا لە صحیحەیندا هاتیە ئەبی هورەیرە دەجێڕێتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی كل مولود يولد على الفطرة هەموو لەدایک بوویەک لە بەنی ئادەم لەسەر فیترەتی خواناسی لەدایک دەبی. وەکو ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبی لە شەرحی ئەو حەدیثەیدا دەفەرمی کو ئەو منداڵی کە لەدایک دەبی بە فیترەتی خۆی خوای گەورە وای خەڵق کردیە کە زیاتر مەیلی ئەوەی هەبیتن لا حەرجە فی بەیان دین واتە سینجی داچی بمژی لۆی کەوا لاشەی پێ گەشە بکات و پارێزگای لەسەر ئەو لاشەی خۆی بکە. یعنی ئەو شتێکی فطریە خوای گەورە سوبحانەهو وتەعالا ئەو منداڵە کە لە جی دایچیتی بە هەموو بە حەبلی سوڕی خواردنین لۆ دەچی و پاشماوی خواردنەکان لی دەردەچی. بەڵام لە دوای ئەوەی کە لەدایک دەبی سوبحان الله لە دوای ئەوەی کەوا ئەو دایکە منداڵکە لە سینجی خۆی نزیک دەکاتەوە بە فیترەتی خۆی کە خوای گەورە وای خەڵق کردیە
كخواي أعطى كل شيء خلقه ثم هدى هدايتي أو من دال الداتن كواسين جداشي بمجي لبوي لا شيء پارێزگاری لەسەر بکە و گەشە بکاتن دەڵێ بە هەمان شێوە ئەو منداڵە ئەگەر لێی بگەڕێی بە فیترەتی خۆی خواناسە یەکتاپەرستە ئەگەر لێی بگەڕێ لێ لە دواتری دەفر فەئەبەواه یوهەویدانیهی ئەو جا ئیتر داک و بابەکەیتی یوهەویدان دەیکەنە یەهودی ئەو یونەسیرانیهی دەیکەنە نەسرانی ئەو یومەجیسانیهی یانەوە تا دەیکەنە مەجووسی ئەگەر نا لەسەر فیترەتی خۆی لێی بگەڕێ هەروەکو بە تەبیعەت و بە فیترەتی خۆی سینجی داچی دەمژی بە هەمان شێوە بە تەبیعەتی خۆی خواپەرستە ئەو کەسە یەکتاپەرستیشە تەنها خوای گەورە دەپەرستی سبحانه وتعالى ئیتر دەڵێن کەواتە کاتێکەوە شەیتان دەڵێ وەلە ئامڕەنەهم فەلەیوغەیڕن خەڵق الله واتە تەغییری دینی خوا دەکەن فەرمانیان پێ دەکەم ئەو دینەی کە لە فیترەتەوە خوای گەورە هیدایەتیان لێدا ئەم وایان لێ دەکەم کە ئەو دینەی بگۆڕن لەعنەتی خوای لێدا و هەروە کەسانشی لە بەشەر دیارە جۆڕایەلی دەکەن لە حەدیث کەوا عیاضی کوڕ حیماری مجاشعی دەجێڕتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خوا دەفەرمی لە حەدیث قودسی وإني خلقت عبادي حنفاء كلهم دەفەرمی خوای گەورە دەفەرمی سبحانه وتعالى ئەم بەندەکانی خۆم هەمووی لەسەر حەنیفیەت و لەسەر واتە ملەتی تەوحید خەڵق کردیە وإنهم أتتهم الشياطين بەڵام شەیطانەکان دێنە لایەن فأضلتهم عن دينهم گومڕایان دەکەن لەسەر ئەو دینی تەوحیدە وحرمت عليهم ما أحللت له وحرمت عليهم ما أحللت لهم أو شتانان لو حرام دكن كواملو أن حلال كذا وأمرتهم أن يشركوا بي ما لم أنزل به سلطانا وفرمانيا بيذا كان كوا شريك لبهم بالرياض بدن لكاتك دا بلقلسن أو باب التانية يتر أو يقل رأي كان كوا زور بي مفسرين لسرنا كشيطان دليتن ولا آمرنهم فلا يغيرون خلق الله وأتى التغيير ديني خواد كان بتسي بوي كوا أو إنساني كوا لسر فطرته لسر فطرتي توحيد خواناسي خوا يقول خلق كده أو عندين فطرتك كده قورن برو كفر وشرك دبن خوا بنامان بدا هندي تشج لزانان دلين بوي ولا آمرنهم فلا يغيرون خلق الله وكو عبدي كري حميد لابن عباس خوي يقول له خوي بابي رازي بتندجرته تفهم انه عنا بالايه خصي الدواب كواتا وكو انس يجدله منه الخصه تغيير خلق اخوا كوا شيطان كان فرمان با اتباع كان خوي عندك بيكنتيا دلين حيوان خساندن ديار حيوان خساندنيش سن حديث لسر دينو بهر حال بەخۆی ئەو حیوانانەی کەوا باری لێ دەکرێت وەکو بارجین و ئەو بابەتانە و یاخود ئەو حیوانانەی کە لە بۆ ئینتاج وەکو مەڕ و بزن و ئەو بابەتانە بابنێرینەکانیان کاتێکەوە دەخەسێنن دیارە زانایان لە مەجموعی ئەو حادثانی کە پێغەمبەر باسی کردێ صلی الله عليه وسلم دەڵێن کە بەمەبەستی ئیستفادەیەک لەو حیوانە دەیخەسێن تاوکو قەڵەوبی تاوکو بەهێزبی تاوکو کاری و بابنەی شتی دیکەی پێ بکەن جائزە بەڵام هەروەکو تەمثیل پێکردن و ئەتکردن و عەزابدان جائز نییە ئەوجا لە بۆ حیواناتیکە وەکو فەسیلەی خەیل و ئەو بابەتانە ئەوە بە هیچ شێوەیەک جائز نییە بەڵام لە بۆ ئەوانتیکە کەوا حیوانی گۆشت خۆرن بابنە یاخون عەفەت حیوان کە گۆشتیان دەخورێ وەکو ئەنعام دەڵێن لە هەندێک حاڵەتان ڕێگای پێدرایە ئیتر ئەوە شێک لە ڕەئیەکانێکەوە زانایان دەفەرمون با بڵێن خەساندنی حیوانیش دەگریتەوە تەغییری خەڵقی لە ڕەئیەکی دیکە حەسەنی بەسری دەڵێ عەنا بالئایەتی ئەلوەشم کەواتە با بڵێن وەشم واتە خاڵ دروستکردن یاخود وەکو بە مستەلاحی ئێستا پێی گوترێت تاتۆ دروستکردن ئیتر ئەوەشیان هەر حرامە ئەوەش یەکە لە شتەکانی کەوا شەیطان فەرمانی پێ ولا ئامڕەنهم فەلەیوغەیڕن خەڵق الله تەغییری خەڵقی خوا یەک لە شێوازەکانی بە وەشم و خاڵ دروستکردن و یاخود تاتۆ دروستکردن ئەویش هەر لە زەمنی ئەو ئاەتەیە وەکو حەسەنی بەسری دەڵێ لە حەدیث صەحیحدا هاتی ئیبن مەسعود خوای لێ ڕازی بی دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه وسلم لعن الله الواشمات والمستوشمات كواتا لعنتي خوا لواشمة وهروها مستوشمة أو كوا خال دكا ياخذ لبوي دكن والنامصات والمتنمصات أواني كوا برويان بارك دكنوا وأوي كلبوي دكا
والمتفلجات للحسن المغيرات لخلق الله عز وجل. أواني كواد دانا كان كليني ليدروز كان بس لبوجواني. ثم قال ألا ألعن من لعن رسول الله صلى الله عليه وسلم. لعنت نكم لو كسي كبيغمبر صلى الله عليه وسلم لعنتي لي كرديا وهروها لكتابي خواي قول شهاتيا أو زم بستي وما آتاكم الرسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا. إتر خواي قول فرموتي أو كبيغمبر صلى الله عليه وسلم فرمان بيتان كرديا بيكن أو بيغمبر صلى الله عليه وسلم ريقريتان لي كرديا ميكنوا أنزامي مدن. إتر هر کشتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووبی بە ئەمرکردن ئەوە فاتە ئەمری خوا، هەر شتێک ڕێگری لێگرتن قەدەغەی کردبن ئەوە بە فەرمانی خوا سبحانه وتعالى. کەواتە لێ دەڵێ لعن الله، لعنەتی خوا لەوانەی کەوە ئەو کاران دەکەن. کەواتە ئەوەش ڕەئیەکە، کەواتە ئەوانە دەگریتەوە کەوە برۆیان باریک دەکەن، لە بۆیان دەکەن، بە خۆیان دەکەن، یعنی ئەوەی کە لە بۆی دەکرێت ئەوەی کە دەشیکە وەروە ئەوەی کەوە واشمە و مستەوشمە ئەو کوتمە ئەوەی خاڵ دەکا و خاڵی لە بۆ دروست دەکرێتن و بە مستەلەحی ئەو ڕۆژ ئەوەی کە تاتۆ دەکاتن. و هەروە کۆمەڵێک لە زانایتر دەڵێن المراد بتغيير خلق الله في هذه هو أن الله تعالى خلق الشمس والقمر والأحجار والنار وغيرها من المخلوقات للاعتبار والانتفاع بها. خواهی گەورە ڕۆژ و مانگ و بەرد و ئاگر و هەموو ئەو مەخلوقاتانە خەڵق کردیە لە بۆی کەوە پند و ئامۆژگاری لێ وەربگرین، بۆی کەوە بەڵگەن هەمووی لەسەر عەزەمەتی خوا و هەروە سوودی لێ وەربگرین. فغيرها الكفار بأن جعلوها آلهة معبودة. بەڵام کافرەکان تەغییریان کردیە لە زیاترەوەی سوودی لێ وەربگرین کە خوای لە بۆ ئێمە مسەخەر کردیە، ئەوان هاتینە کردیتیانە پەرستراوێک بە ناحەق دەیان پەرستن، ئەوەش تەغییری خەڵقی خوایە. سیوطیش لە ئیکلیل دەڵێ فيستدل بالآية على تحريم الخصاء، کەواتە دەڵێ ئەو ئاتە بەڵگەیە لەسەرەوەی خەساندنی حیوان وەکو بۆ تەفسیلاتی باسمان کرد. والوشم وما يجري مجراها، و هەروەها خاڵ دروستکردن ئەو بابەتانە من الوصل في الشعر. وصل في الشعر واتە ئەوەی کەوە وەکو بە مستەلەحی ئەوڕۆ بارۆکە لە سەریدا دەنێ، پرچی صناعی لە سەریدا دەنێ. والتفلج و هەروەها ئەوەی کە لێن لە دانەکانی دروست دەکات. والتنمیس و هەروەها برۆباریکردن و إلى آخره دڵێ هەموو ئەوانە دەگریتەوە. ولا يخفى أن عموم الآية يصدق على جميع المعاني. براستي آياتك بعام باس كده تغيير خلق خوا هم أشتانا دقريتو، إذ كلها من تغيير خلق الله فلا مانع من حمل الآية عليها. كواتا هم أشتانا دقريتو، هم أشتانا دقريتو كوا تغيير خلق خواي قوري تيدا. حتى ابن عثيمين رحمة خواي لبي طلع ريش تاشينش کەسێک بە بەردەوامی ڕیشی دەتاشی لێ ناگەڕێ سەری دەربینی وەکو پیاو. طبعا ئەوەی کە ڕیشی دەتاشی کە چەندین ئەحادیثی پێغەمبەر هاتی صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کەوە ئەسڵ وایە پیاوی مسلمان ڕیشی هەبیتن و بە هەر چار مەزهەبانیش ڕیش تاشین حرامە، بە هەر چار مەزهەبان ڕیش تاشین حرامە، هەمووش بەڵگەی خۆی لەسەر لەبەر ئەو هەموو ئەحادیثەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەو بابەتاتی بە صیغەی ئەمریش هاتیە. ئیتر ئیبن عوثەیمین ڕەحمەتی خوای لێ دەڵێتن ڕیش تاشین بە بەردەوامی لێ نەگەڕێی هەرموو لە دمچاو دەربچی و زوو بیتاشی، دەڵێ بەردەوام بوون لەسەر ڕیش تاشین عینی تەغییری خەڵقی خوایە و یەکە لە فەرمانەکانی شەیطان، خوا پەنامان بدا. ئیتر ئەوە وعدەی شەیطانە فليغيرن خلق الله ومن يتخذ الشيطان وليا من دون الله فقد خسر خسرانا مبينا. هر کەسێک شەیطان بکاتە وەلی خۆی، بیکاتە دۆستی خۆی من دون الله لغير الله سبحانه وتعالى، لخوار الله سبحانه وتعالى شەیطان بکاتە وەلی خۆی کە ئەسڵ وایە ئیماندار خوا بکاتە وەلی خۆی، خوا بە خاوەنی خۆی بزانی، هەموو دۆستایەتیش لە بۆ خوا و لە بۆ ئەو کەسانە بی کە خوا فەرمان پێکرد دۆستایەتیان بکە. بەڵام کەسێکەوە شەیطان بکاتە دۆستی خۆی، ئەو بکاتە گەورەی خۆی، ئەو بە ساحیبی خۆی بزانی دۆستایەتی لە بۆ شەیطان و ئەولای شەیطان بیتن فقط خسر خسرانا مبینا. بەڕاستی ئەوە خەسارەتی کردیە، گومڕا بووە، زۆر خەسارەتی کردیە بە خەسارەتمەندیەکی ئاشکرا لە دنیا و لە قیامەت. يعدهم ويمنيهم، وعدان پێددا و هەروەها ئومنیات و هیوا و ئاواتیش بە لێخۆشبوونی خوا مقابل بۆی کەوە هەرچی دەکەن بیکە لە بەرەوەی خوای گەورە غەفوور ڕەحیمە. وما يعدهم الشيطان إلا غرورا. بەڕاستی هیچ شتێک نییە وعدەی شەیطان تەنها هەڵخەڵاتاندن نەبی. ئولئیکە مەئواهم جەهەنەم. بەڕاستی ئەوانەی کەوە
دۆستانی شەیطانن، جۆرایلی لە بۆ شەیطان دەکەن، فەرمانەکانی شەیطان جێبەجێ دەکەن، ئەوانە مەئوا و جێگای گەڕانەوەیان جەهەنەمە، ولا يجدون عنها محيصا، بە هیچ شێوەیەک مەهرەب و هەڵاتن و نەجاتبوونیان نییە لەدەست ئەو مەسیر و چارەنووسە. خوا پەنامان بدە ئیتر لە خوای گەورە دەپاڕینەوە لەو کەسانە بین کە خوای گەورە بە فەزڵ و نیعمەتی خۆی هەروەکو هیدایەت داینە و سەباتمان بداتێ لە کەید و پیلانی شەیطان و ئەتباعی شەیطان بمان پارێزی، لەو کەسانە بین کەوا ئیماندار و کردەوەی چاکمان دەبیتن تاوەکو مەسیر و چارەنووسمان بەهشتی پانوبەرین بی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله، وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.